لە سایەی شومی سیستمی کاپیتالیزم و لیبرالیزم و سیکولاریزمدا مرۆڤ زۆر بێنموت کراوە و مرۆڤایەتی هەمووی پێشبڕکەیەتی لە هەرچی زیاتر وە سەرێکنانی ماڵ و سامان لەسەر حیسابی کەرامەت و ڕێز و ماف و ئازادیەکانی مرۆڤ. بەڵێ بانگەشەی ماف و ئازادیەکانی مرۆڤ زۆر دەکرێت، بەڵام بەکردەوە و لەسەر ئەرزی واقع ژمارەیەکی زۆر لە مرۆڤەکان ڕێژەیەکی زۆریان ماف و ئازادیەکانیان پێشێل دەکرێن و کەرامەتیان پێشێل دەکرێت و وایان لێ دەکرێت کە لە ڕاستیدا پێچەوانەی ئەوەی کە بانگەشەی بۆ دەکرێت پێچەوانەی ئەوە ڕەفتار و مامەڵە بکرێت. بۆیە بابەتەکە گرنگە بەنسبەت ئەوە کە خوا سوبحانه وتعالى چۆن تەماشای مرۆڤ دەکا یان چۆن مرۆڤی نرخاندووە لە زۆر لە ئاەتەکانی قورئاندا خوا سوبحانه وتعالى ئەو ڕاستەی خستۆتە ڕوو کە مرۆڤی بە دروستکراوێکی دانستە، دروستکراوێکی ناوازە، دروستکراوێک کە هەموو گردوونی بۆ مرۆڤ دەستەبەر کردووە، بۆی مەیسەر کردووە، بۆی ڕام کردووە. بۆ وێنە لە سوورەتی لوقماندا دەفەرمێ وهو الذي سخر لكم ما في السماوات وما في الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة ألم تروا أن الله سخر لكم ما في السماوات وما في الأرض وأسبغ عليكم نعمه ظاهرة وباطنة. ئایا نابینن چۆن خوا هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە بۆ ئەوەی دەستەمۆ کردووە، بۆ ئەوەی ڕام و ملکەچ کردووە و چاکەکانی خۆی بە ڕواڵەت و بە ئاشکرا یا چاکە ڕواڵەت و پەنهانەکانی خۆی بەسەر ئێوەدا ڕشتووە. هەروەها لە زۆر شوێنی دیکەی قورئاندا خوا سوبحانه وتعالى باسی ئەوە دەکا کە ئینسان مەخلوقێکی ناوازەیە، ڕێز لێگیراوە، بە جێنشینی خوا دانرا و حیساب کراوە. بۆ وێنە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة، کاتێ پەروەردگار بە فریشتەکانی فەرموون جێنشینێک لەسەر زەویدا دەنێم. هەروەها خوا سوبحانه وتعالى دەفەرمێ ولقد كرمنا بني آدم، بەدڵنیای ڕێزمان لە وەچەی ئادەم گرتووە لە ئادەم زادەکان. هەروەها لقد خلقنا الإنسان في أحسن تقويم، ئینسانمان لە باشترین شێوە پێکهاتەدا خوڵقاندووە، پێکهاتەی جەستەیی یاخود ڕوحی و پەنهانی. کە ئەمە ئەو جۆرە تێڕوانینەی ئیسلام بۆ مرۆڤ کە ئەو پەڕی ڕێز و حورمەتی تێدایە و ئەو پڕی گرنگی پێدان و بایەخ پێدانی تێدایە، ئەمە دەبێتە بناغا بۆ دابینکردن و دەسەبەرکردنی ماف و ئازادیەکان بۆ مرۆڤ وەکو مرۆڤ. واتە بەبێ تێخوێندنەوەی پاشخانی ئاینی، سیاسی، نەتەوەیی، ڕەنگ، ڕەگەز، زمان، نیشتیمان وەکو مرۆڤ لە خودی خۆیدا لای خوا ڕێز لێگیراوە و بە جێنشینی خوا ناوزەت کراوە و ڕێز و حورمەتی بۆ دانراوە. ئەمە دەبێتە بناغە بۆ هەموو ئەو ماف و ئازادیانەی کە ئیسلام دابین و دەستەبەریان دەکات بۆ تێکەڕای مرۆڤەکان. وەکو گوتم بەبێت تێخوێندنەوەی ڕەگەز و ڕەنگ و ڕەچەڵەک و دین و هەموو ئەو شتانەی. کەواتە هەر لە بنەڕەتدا خوای پەروەردیگار مرۆڤوونی هەر کەسێکی وەکو ینی خەڵاتێک دیاری کردووە، وەک ئەوەی باس کرد بەبێ ڕەچاوکردنی چ دینیەتی، چ ڕەگەزیەتی، چ ڕەنگ و ڕوخساریەتی. کەواتە هەر مرۆڤوون لە ئەسڵدا لە ئەساسدا ئەمە شایستە بوونە و تەشریفاتێکە کە خوا بە مرۆڤەکانی داوە. گومانی تێدا نییە. خوا سوبحانه وتعالى بوونی بە هەموو دروستکراوەکان داوە، وەکو دەفەرمێ ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. پەروەردگارمان ئەو زاتەیە کە بوونی بە هەموو شتێک داوە، بوونی بە هەموو شتێک بەخشی و پێی خەڵات کردووە، ثم هدى، دوایش ڕێنمایی کردووە، ڕێی پێشان داوە. بە تایبەت لە نێو دروستکراوەکاندا مرۆڤ، چونکە مرۆڤ تاکە دروستکراوێکی خوایە بە پێی زانیاری ئێمە، ئەڵبەتە جندیش، کە توانای بەرزبوونەوە و نزمبوونەوەی هەیە،
توانای چاکەکاری و خراپەکاری هەیە، توانای ئیمان هێنان و بڕوایی هەیە. ئەگەنا فریشتەکان ئەوە هەمیشە لە تاعەت و فەرمانبەری خوای پەروەردگاردان، وە ژیاندارانی دیکە خوا ئەرکداری نەکردوون.